بۆ ئامادەکاریەکانی ئەم ساڵی خوێندن سەرجەم ئامادەکاریەکان کراوە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بە هەردە پەروەردەی قەزاکانەوە لە ڕووی دابینکردنی کتێبەوە 7,670,461 کتێب چاپ کراوە لەو بڕا 4,500,000 بەر بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی کراوە و بە خۆشحاڵیەوە لەلایەن پەروەردەکانە لە 195 دابەش کراوە. سەبارەت بە میلاکات ڕێخستنی میلاکات کراوە دوای ئەوەی کە مامۆسانی وانەبێژی بوون بە گرێبەست هەموو بەشەوانەکان لە دوای بەرواری 22/8ەوە دابەشکراوەتەوە بەسەر مامۆسانی ناوەندەکانی خوێندن. لە ڕووی ژمارەی خوێندکاران و ناوەندەکانی خوێندن کە لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی 1405 ناوەندی خوێندنمان هەیە، 29,000 مامۆستایانی میلاکمان هەیە، 6,000 مامۆستای گرێبەستمان هەیە کە ئێستا بوون بە گرێبەست و پێشتر وانە بێژ بوون. ئێمە وەکو قوتابخانە 1405 قوتابخانەمان هەیە، بەڵام هەندێک لەم قوتابخانە لە دوو دەوام و سێ دەوام لە بینایەکان، بۆیە ڕێژێکی زۆر لە بینامان پێویستە. بە خۆشحاڵیەوە لە دوای دەستپێکردنی بەرنامەی بریتیش کانسڵ بە هاوکاری ڕێکخراوەکان بە هاوکاری دایکان و باوکان زۆربەی زۆری ناوەندەکانی خوێندن نۆژەن کراونەتەوە و بۆ ئەم ساڵ زیاتر لە دە ناوەندی خوێندن لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی دەکرێتەوە کە دروست کراوە لەلایەن سەرمایهدارانەوە.